خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو پانۆراماتان پێشکەشەکەین. ئەم چەند ڕۆژەی ڕابردوو ئێمە یادی ڕاپەڕین و سەرکەوتنەکان و ئازادکردنمان کردەوە کە گەیشتینە 16 یادی کارەساتی هەڵەبجە و جینۆسایدکردنمان کردەوە. چەند ڕۆژی تر ئەچینە ناو پرۆسەی بەدناوی ئەنفال و ئەمانە ڕووداوگەلێکن لە دەیەک ڕوویان داوە کە بۆ کورد هەندێکیان مای دڵخۆشی و سەرکەوتنن، هەندێکیان ئازارێکی لەبیر نەکراون. کاتێک ئێمە یادی ئەو ڕوودا و کارەسات و سەرکەوتنانەکەینەوە بۆ ئێستای هەرێمی کوردستان، هێز و لایەنە سیاسیەکان پەندیان لە ڕابردوو وەرگرتووە، لەکوێدا سەرکەوتنەکانمان بەدەستهێناوە، لەکوێدا شکست کە بەیەکەوە بووین شکستمان خواردووە وەک پرسیار، یاخود سەرکەوتنەکانمان بەتەنیا بەدەستهێناوە. دۆخی ئێستای هەرێمی کوردستان پرسی نەتەوەیی و نیشتیمانی لەکوێ ڕۆژەوی هێز و لایەنە سیاسیەکاندایە. ئەم شەو لەگەڵ زۆر بەڕێز کەمال ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس گفتوگۆ دەکەین. کاکەمان زۆر بەخێربێ. سوپاس. لەوە هەر پێشەچێکەوە بکەم بە پرسیارێک، ینی ئێمە یادی ڕاپەڕین بوو دڵخۆشی و سەرکەوتن و پیرۆزبایی لەپڕ ئەگەینە 16 کە 3 ساڵ بەر لەو یادی ڕاپەڕینە مەسەلەن ئەکەوینە ناو کارەساتێکی قوڵ، چەند ڕۆژێکی تر ئەچینە ناو یادی ئەنفال. ئایا بەڕاستی پەنمان لە ڕابردوو وەرگرتووە کە ئەم یاداناکەینەوە؟ زۆر سپاس. سڵام بۆ بینەران و بیسەرانی کورسات. من پێم خۆشە لەو بۆنانەی کە باست کرد 11 ئازاریش باسکەین، کە ئەویش یەکێکە لە ڕێکەوتنە گرنگەکان کە لە مێژووی کووردا ئەمێنێتەوەنێەوە ڕنگدانە و کاریگەری هەیە بەسەر ڕۆژەکان یا ساڵەکانی ئایندی تریشمانە، چکە ڕێکەوتنیشی گەورە بۆ کە کراوە بەداخۆ کە نەتیجەیەکی وهای لێ نەکەوتەوە. من پێم وایە بەداخەوە دووسانەوە ڕەنگە کوردێکێ بێ لەو میلەتانەی کە بە درێژای 100 ساڵی ڕابردوو کۆمەڵێک کارەساتی گەورەی بەرەڕوو بووەتەوە و تووشی جینۆساید بووە، خەتڵ عام کراوە، ڕاگوێزراوە، خاکی داگیر کراوە، زمانی شوێنراوە و لایەنە دەرەکیەکان توانیوانە دەست بخەنە ناو حیزبە سیاسیەکان بەشێ لە سەرکردەکانمان بە ئاراستی خۆیان هەڵسوڕێنن، بەر لە بەرژەوەندی خۆیان بیان جوڵێنن و زۆر جار کورد ئۆکۆوترێ خۆش باوەڕ بووین بەرامبەر بۆ بەڵێنانەی کە لە دەرەوە پێمان دراوە و چاومان لەوە بۆ کامیشە وەکو میلەتێکی قوربانی سیرکردین بێەوەی کە بیل لەو بکەینەوە خۆمان بۆ خۆمان لەسەر پێی خۆمان ڕاوەستین و بەڵام کەمترین سوودمان وەرگتووە لەو ڕووداوانەی کە بەسەرمانە هاتووە، کەمترین سوودمان وەرگتووە لەو شکستانەی کە بەشێکی لە هۆکاری دەرەکی وەشێکی لە هۆکاری خۆمان بۆ کە بەسەرمانە هاتووە و ئێستاشی لەگەڵا بێت کە ئەم لەحزەی لەگەڵ بەڕێستان قساکەم ئێمە ناو قەیرانێکی قوڵاژین، قەیرانێک کە ئەو سەری دیار نییە و من پێم وایە ڕووداوەکانی ئێستا کە لێکدانەوەی بۆکەین وا دەرەکەوێت کە ئێشتا ئێمە لە قۆناغی 50-60ەکانە و شەڕی جەلالی و مەلایین. ڕەنگە بە هەندێک ڕووکار بە هەندێک ڕووکەش ئێمە پێشڕۆیەکمان کرده بێت لە ڕووی ئەمارەوە، لە ڕووی علاقاتەوە، لە ڕووی بەدەستهێنانی هەندێک دەستکەوتەوە، بەڵام لە ڕووی بیرکردنەوەمان بەرامبەر بە یەکتری لە هەمان ئەو چوارگۆشەین کە پێوتێت چوارگۆشەی هەوڵ و ئەو هیچ میلەتێک هەیە وەکو ئێمە مەزلوم بێت و بیر ینی لە ڕابردووی خۆی نەکاتەوە، مەسەلەن ڕابردووی خۆی نەکاتە بەرمەبنای بیرکردنەوەکانی ئێستا. لەوە چێ ئێمە قۆناغی فیدالیمان تێ نەپەڕان بێ، ینی کاڵم ئێمە مەبەستم لە سەرکردە سیاسیەکانە، مەبەستم لە عقڵێتی حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان قۆناغی فیدالی تێ نەپەڕان بێ، بۆیە ینی بیرکردنەوەیکی نەتەوەی، بیرکردنەوەیکی هەمەگیر شارستانیانە کەمتر بەدیەکەیت. ینی بۆ نمونە ئەمەنەی ئێنەرژی خۆمان لەوا خەرجەکەین چۆن ملی یەکتری بشکێنین، ئەوە ئێنەرژی لەوا خەرج ناکەین کە چۆن پارتنەرێکی باش بۆ خۆمان دروستکەین، چۆن بتوانین پێکەوانێ هەموو زە و تواناکان کۆکەینەوە بۆی کە ئەم قۆناغە تێپەڕێن. من نمونێکی بەسیتت بووێنەوە لە کەوتنە خوارەوەی ئەم دوو هلیکۆپتەری کە لەم چەند ڕۆژە کارەساتێکی ناخۆش بوو، بەداخۆ ڕووداوێکی ناخۆش بوو
تو بسکە چییە بیسیت عێراق ئاگادارەکرێتەوە ئەمە چۆن بەبێ مۆڵەت هاتوون ئێمە لە کاتێکە شاهیدیەوەین کە ڕۆژانە تاری وڵاتانی دراوسێمان یەن لە عمقی هەرێمی کوردستانە بردومانەکەن زۆربەی کات خەڵکی مەدەنیان کردوتە قوربانی بەس دەنگیشمان لێوە نهاتووە بەڵام هلیکۆپتەرێکی کۆمەڵێک شەڕەوان کە ئەم گروپایی کە ئەمان باسیەکرێن بەشێکن لە پێکهاتەی تحالفی نێودەوڵەتی بۆ دژی شەڕی داعش يعني ئەمە گروپێکی غەریب نین گروپێکی تیرۆریستی نین گروپێک نین کە ئاشنا نەبین يعني ئەم بیرکردنەوەی ئێمە بیرکردنەوەیەکە کە ئینسان نازانێت چۆن ینی چۆن خوێنەوەی بۆ بکات بغیری ئەوەی کە ئەمە عقلێتێک موجودە لە ئەمقی بیرکردنەوەی ئێمە لە ئەمقی بیرکردنەوەی بەتابەتی سەرکردە سیاسەکانی ئێمە کە من خۆم سەلامت بم ئەوانی کە بە هەمی بسووتێ کاکەبال من وستم ئەو بکەم بە بابەتێک و پرسیار بکەم بەڵام بەڕاستی ینی ئەمڕۆ ئەوەی کە دوێنێ مەسەلەن سەرۆکی حکوومەت لە بەردەم هەشتا و سێ نوێنەری وڵاتان و باڵی و زۆوانە وەکو شکاتێک کردی کە گروپێک لە ناویەکێتی علاساس وەکو ئەوتی ئەو کۆپتەرانیان داوە بەوانە من ینی ئەگەر لەوێ دابنیشی بیرینەتەوەی لاببەی و هەستەکەی کە ئەمە گروپێکی تیرۆریستی و ئیرهابین و خەرقێکی گەوری ئەمنی کراوە بەڕاستی کە ئەگەر قەراریش بێچێتی کۆپتەری پێدابنیان گۆڕان پێدابنیان هەر لایەنێکتر بەڕاستی ئەمە چیمان پێڵێ وڵی من نازانم کێ هەلیکۆپتەری پێداوم بەڵام هەچ کەسێک پێداون دەستخۆشیە جێگای دەستخۆشیە نەک ڕخنەگرتنەوەوانە من پێما بێت کەسێک ئەو هاوکاری ئەوانی کردبێ لەبەر ئەوان هێزیەکن کە سلماندیان هەموو دنیا متعاتیفە لەگەرانە دامیانەکانی چما ئێمە خۆمان بچین سنووریان لێ بگرین شەڕیان لەگەڵا بکەین کێشیان بۆ دروستکەین جاسوسیان بەسەرۆ بکەین هاوکاریان نەکەین من پێم سەیرانی حاڵەتێکە کە بە تایبەتی ئەوەی لە بەرامبەر ڕۆژاوا کرێ لە باشوورانەیە حاڵەتێکی زۆر نامویە تۆ هێزێک کە بۆتە قودوەی شکاندنی ئەو دێوەزمەی داعش و زیاتر لە دۆری 14 چەکداری داعشی دیل کردو لە زیندانەکانیانە گیرۆدەی ئەمە بووە تۆ لەو لاوەبەی مەسەر ینی باش ئێمە بۆ تەعاملمان لەگەڵ داعشا کرد بۆ تەعاملمان لەگەڵ سەدام حوسێنا کرد بۆ تەعاملمان لەگەڵ تورکیا کرد بۆ تەعاملمان لەگەڵ ئێرانا کرد بۆ تەعاملمان لەگەڵ هەموو دنیا کرد لەگەڵ حافز سەدا کرد ینی خێری من نتوانین تەعامل لەگەڵ یەکتریا بکەین من پێم وابێ ئەمە هەر ئەو لێکدانەوەی هیچ هەڵ ناگرێت کە عقلێتێکی فیودالی موجودە کە پێی وایە ئەبێ لەسەر ئەوانی کە لەسەر بە قوربانیکردنی ئەوانی کە خۆی گەورە بێت لە ڕێگای شکاندنی ئەوانی کەوانێ خۆی گەورە بێت و هەر ئەم عقلێتەشە مەسەن ئیداری هەرێمی کوردستانی تووشی پەکخستن کردووە چکە ئەگەر تۆ لێکدانەوەیکی وتکەی ڕەنگەمە قسێکی زۆر عامی بێکەی کەم بەڵام حەقا بکرێ مەسەن تۆ ئەم هەموو ساڵە نەوتە فرۆشی بەڵام نازانیت 25 میلیارد لەژێر قەرزایت تۆ نەوتە فرۆشی بەڵام ناتوانانی بەرمیلی نەوت بی بە هاوڵاتیەکانی خۆت تۆ ئەم پێڵی ئەم حبی جنونی عەزەمەیە کە تووشی ئێمە بۆ هیچ نین جنونی عەزەمەیە ئەم حدود بەرزیمان لەکوێ ناوە خۆشبەختانە لەم معرەزی کتێبە کتێبێکە بە ناوی تاریخ الغەطرەسە ئەنی هیوادارم خەڵک بیخوێن تۆ بزانێت کە لود بەرزی چۆن سەرکردە گەورەکانی وەل ئەسکەندەر و مەکدۆنی هینی تێکشکانوە چۆن مەسەرەن ناپلێنی هەپرون باپرون کردووە ئێمە ئەوانە تا حدەگە لود بەرز بێتن هەنێک وڵاتیان داگیر کردو و دەسەڵا بەس ئێمە هیچ نین ئێشتا ئێمە ئێشتا هەرێمەکەی خۆشمان کاکە من موچەمان پێ نادرێ بە تەواتی ئەبێ داوا لە عێراقین کە بێت موچەمان بۆ تەکمیلەکە بۆی کە موچە بین ئێ نازم ئەم لود بەرزی و عینادی و ئەم ڕۆحێتە چییە لەکوێوە هاتووە بەڕاستی ینی خەڵک هەر باشە تەحملی ئەم دۆخاکات ینی لە هیچ شوێنێکی دنیا پێدانی موچە نابێ بە هەواڵ لە هەرێمی کوردستانە بێ بە هەواڵ گەرمترین هەواڵ ئەوەیە کە ئەم مانگە موچاترین لایەکترین کە موچا درێ لە هیچ کاکە حەقێکی مکتەسەبی و خەڵکەیە کە ئیشەکە و داوامەکە و عنوانێکی وەزیفەیەکی و موچە وەرگێ موچەدان بۆ بە فەزڵ لەسەر حکومت فەزڵی هەیە کە موچەت پێدات دوایەوە نەعەدالەتێکی گەورە هەیە من بۆ لەسەرەوە تێنەپەڕین ئەکا کەمال ئەمە قەیرانێک دروستەکە و مۆزوعی کۆڕۆژ بێمە سەر ئەوە من هەموو ئەمانە بەلایەک هیوادارم ئەمەش بەشێک نەبێت لەو پرۆژەیە کە ئابلوقەیەکی تر بخەنە سەر سلێمانی سەر ئیداری سلێمانی هیوادارم ئەمە هاندانێک نەبێت ئەمە بۆ ئەوە بوو هەست بۆنی ئەوە ئەەکەی بۆنی ئەوەی لێ دێت
بۆنیەوەی لێ دێت تۆ لایەنێکی سیاسی تۆ مەتبارەکەی بەوەی کە یا ناوی هەی دەڵێ ئەمە فلانکەس ئەمیشەی کردووانی جوکوایە تۆ بڵێ کارێکی هەواڵگیری بەسەرەوە بکەیت نانە هەواڵگیری ئەبیتە شاهێدێک بەسەریەوە بۆ وڵاتێکی تر چکە ئێمازانین کە کێشەی تورکیا لەگەڵ ڕۆژاوا لە چ ئاستێکی بەرزایەوە ئەمریکا لە بینایە رووسیا لە بینە هەموو دنیا لە بینە لەسەر ئەم قەزەیە دوایەوە مثلن ئەمە خۆمێر تاریخێکی ڕابردووشمان هەیە لەو بارەوە کە فتەیەک ئابلوقە خراە سەر فڕۆکەخانەی سلێمانی ینی بۆی کە تۆ ئیتیهامت دەکا بۆی کە تۆ بەشێکی لەو لە پرۆسەیەکی هێزێکی سیاسی تر کە نیاری تورکایە بۆی کە تۆ ئەگەر شتێکی ئاوهایەکێتیش بیکرد بێت لە ئێستا و لە ڕابردوودا پێت وایە بە غیابی ئەمریکا مەکرابێ مەسەلەکی دەخۆت هلیکۆپتەرێک لە کاکە شەڕەوانانی ڕۆژاوا بەشێکی قەدوەیی لە پێکاتەی هێزی نێودەوڵەتین بۆ شەڕی دژی داعش ینی ئەمە هێزێکی هین نییە لابەلا نییە ئەمە هێزێک بووە لابەلا بووە رووسیا و حافزە سەد و تورکیا هەپڕون بە هەپڕونیان نەکردن بەڵام ئەمە هێزێکن لەسەر پێی خوان وەستاون هێزێکن بوونەتە ڕەمز بۆ کورد هێزێکن بوونتە ڕەمزی مقاومەت بەشداری پێکردنی ژنانیان لە ئاستێکی بەرزایە و ئەتوانی ئێمە شانازیان پێوە بکەین نەگەوەی کە دژاتیان بکەین بەڕاستی جێگای شانازینەوەن و هەچ کەسێکی ژەوەی کردبێت هاوکاری کردبێتن هەچ کەسێک کردبێتی دەستی خۆش بێ جێگای شانازیە باشە ئەیکەواتە ئەگەر ئەم قەیرانە دروست بێنی کوردایەتی لە کوێ و نتەوە پەروەری و سوود وەرگتن لە ئەزمموی ڕابردوو تەجروبە و خوێنی شەهیدان و ئەمە لە کوێ کاکەباگەر ئەم پێکەنینە لە داخەیە وڵی ئینسان نادە ینی تۆ دەستی حیزبی بە حەزبێنیت بگریت و بێنیتە سەر خۆت دەستی ئێران بگریت و بینتە سەر خۆت دەستی تورکیا گوینیت و بینتە سەر وڵاتی خۆت ژێرخان و سەرخانت هەمی تاڵان کرد بێ و بە بێەوەی کەس ئاگای لێ بێت عقدی 50 ساڵیت ئیمزا کرد بێت نازم کوردایەتەکە لێ کوێ لە چ شوێنێکیاتی لە چ فەقەرەیەکیاتی ئێکەواتە ئەمە بۆ دوژمنی وهمی دروستەکەین کاکەمان ئەمە کاکە ئەمە عقلێتێکەیە پێی وایە ئەوە توانێت بە پێدانی ئیمتیاز لەسەر گۆشت و خوێنی خەڵک لەسەر ئەرز و مڵک و مقدساتی خەڵک ئەتوانێت کوشتەکەی خۆی بپارێزێت ئەمەیە کوردایەتیتیان نییە ئەمە پاراستنی خوددا ئەمە پاراستنی خۆیەتی ئەمە پاراستنی هێزێکە کە ئەوێ ئیلە ئەبەر لەسەر کورسی بێت ئەمە عقلێتێکە کە بە معنای کەلیمە عقلەتی فیدالی بەو لاوەتر نییە بۆیە ئیستا لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ڕاپەڕینەوەانەیە کە ئەو حەماسە گەورەی لە خەڵکا دروست بوو پێم وانە ئیسا حەماسێک لەو خەڵکا ما بێتەوە کە بە ناوی کوردایەتیوانەوە نا موچەیە من بۆ خۆم پێشمەرگە بوو مانگی 5 زیارمە بووە ئێستا خۆمە کە سوکاریشمان پاریانە بۆ نردیگەن خۆ نەما بە 5 ناژین بەڵام ئێستا ئەگەر موسن موچە نەیری و ئەگەر ئیمتیازە زۆرە نەیری و ئەرزیان بەسرا دابەش نەکری و ئەوە نەکرێ من پێم وانە لەو هێزەی کە لە هێو هێزێک کە هەرە ئینە نامێنێتەوە بە دەوری ئەم حیزبانەوە چکە حیزبەکان وایان لە خەڵک کرد حیزب وای لە کۆمەلگا کرد کە ئینتیمای بۆ وڵات زەعیفێ ئینتیمای بۆ نیشتیمان زەعیفێت من بەداخەوەڵێم ڕەنگە زۆری لە وڵاتان لە هاوڵاتیان ئێمە پیان خۆش بێت هەرێمی کوردستان جارێکی تر دابەش بێت تەفروت و نابێت ئەمە لە چیە ئەمە لەو نەو بێ ئومێدیایە کە حیزبی سیاسی ئەو پێکاتە سیاسیی کە هەموو شتێکی یەکسان کردەوە بە سفر تۆ خۆ پیشناندانەکەی گوێ دێ ناگری گاڵتت پێکە تەلەڤیزیۆنەکانیوانەیە مانەگری گاڵتت پێەکە ئیمزا کۆکەی تۆ لە نخبەی ڕۆشنبیرەوانە هەرگوێی لێ ناگرێت ئەچی بۆ انتخابات لەگەڵی کۆبیتەوە ڕاست خۆ قسە بۆکە هەمویان لێ وڵای کاکە ڕاستە گەندەڵی هەیە و فەسادی و ئەمانە چارسەریکەن ئەی دوایەوە ئەچیت بۆ انتخابات تەزویرە لێکات ئەی چ ڕێگایەکەیە تۆ بۆی کە تۆ داوای حەقی خۆتکەی داوای گۆڕانکاری بکەی ئەین تۆ هەموو دەرگاکان لێ داخراوە لەبەرەوە زۆر ئاساییە لای خەڵک وردە ئەو قەنەعەتە دروستە بێ لە بێئومێدیە لە بێئومێدی بۆی کە گۆڕانکاری ئەتوانین گۆڕانکاری دروستکات ئەو قەنەعەتە دروستە بێت چاوەڕێیەکات چۆن ئێمە چاوەڕێمان کرد ئەمریکای بێ سەدام حوسێنمان بۆ بڕخێنێ ئێمەش خەڵکی چاوەڕوای لێ چاوەڕێکە هێزێکی دەرەکی بێ ئەم حکوومەتی هەریەمە لە ناوبەرێت گەشتەوە ڕادێ وەرە حەزەکە ڕاپرسیەکەی کاکەمال ینی بۆ نمونە بەڕێزت باسی ئەوت کرد کە ئابلوقەیەکی تر بخێنە سەر سلێمانی خۆ ئەگەر یەکێتیش بە حاکمی سلێمانی لە ڕووی هێز و نفوزەوە حساب بکرێ خۆ لە انتخابات هەموو خەڵک یەکێتی نییە ئەسڵەن ڕەنگە سلێمانی سلێمانی دەنگێکی متەنەوعی هەیە ینی جۆرا و جۆر هەر کەسە و بەپێی ئەو ڕۆژەی کە چێتە سەر سندوقی دەنگدان و
انتخاباتەکان دەنگەدا یعنی تەهمیشکردنی یەکێتی یان تەهمیشکردنی بەشێکی سلێمانی کەوکو ڕەمزێک بۆ هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان حەفم کاکزانە سلێمانی ئەگەر سزاش بدرێ یا سزا دراوە یا ئابڵقی خراوەتە سەر یا لەبەرەوە نییە کە یەکێتیە لەبەر سلێمانی خۆی شارێکی یاخیە سلێمانی تەسلیم نەبووە سلێمانی خاونی ئیرادێگەیە ئەو هەموو جوڵە سیاسیە ئەو هەموو بزاوتە میلیە یا فەردیە یا ئەو هەموو ڕەخنەگرە تەنانەت بوونی میدیای ئەهلی لەم دەڤەرە کۆمەڵە گۆڕانکاری لەم ئەو خۆپیشاندانانی کە لە ساڵانی ڕابردووە بووە بەشێکی زۆری لەم دەڤەرا بووە سلێمانی تا ئێستا ڕام نەکراوە تەسلیم نەبووە و کێشەکە ئەوەیە کابێ ئەم شارە وەک هەر شوێنێکی تر کە خۆیان بیانێ بسن کۆنتڕۆکرە ئەگینا ڕەنگە بەشێکی پێوەندی بە یەکێتی نیشتمانی هەبێت کە ئێستا کێشەی هەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بەڵام خۆ ساڵی ڕابردوو دو ساڵەوە پێش یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کێشیان نەبوو بەڵام ئابڵقەیەک لەسەر سلێمانی هەبووە بەردەوام بوو بەڵێ باشە ئەگەر وا حساب بکەین مەسەلەن لە بەرەی ئیقلیمیە سلێمانی بۆ هێزی تریش بۆ منەوە ڕاشکای بڵێ بۆ ئێرانیش ڕام کراوە تاکو بێ مەسەلەن بە جۆرێک بیخەیتەنە ئەو چوارچێوەیە مەسەلەن ناوی بێنی لەگەڵ کۆمەڵێک خەڵکا کە لە چوارچێوە لە عێراقا لەگەڵ ئێرانە کۆکوتەبان مەسەلەن سلێمانی ئەو نخبەیە یاخود ئەو تێگەیشتنی لە سلێمانی هەیە لە تاچی سلێمانیا هەیە کە وەکو ڕەمز دیسان ئەیڵێمەوە ڕام کراوە بۆ ئێرانیش تاکو بووی تا ئێستا لە بەشی لەو خۆپیشاندانانی کە کراوە لە دژی ئێران بەشێکی زۆری لە سلێمانی بووە ئەوە لە ناو سلێمانیە بەشێکی زۆر لە چالاکوان و خەڵکی سیاسی و هەتا تەنانەت خەڵکی پارچەکانی تری کوردستانی ژێرە ئازاتر مامەڵاکەن ئەی چۆن ئەگەر ڕام کرابێت ئەوە وانە بواە ئەوە خەڵک تەعاون نەبووە ناوانە سلێمانی کاکە مەلا مەسفا خۆی هاتو لە سلێمانیا خۆی حەشاردا و کاری سیاسی کردو سلێمانی هەر بە تاریخ وا بووە ینی سلێمانی نەک ئەم لەم سی ساڵی سەردەمی حکوومەتی هەرێم لە سەردەمی سەدام حوسێنی شار وا بووە شارێکی یاخی بووە شارێ بووە کە فکری سیاسی تیا بووە بیرێکی ڕۆشنبیری قۆری تیا بووە تۆ مەسەنسێکە مامەیارە لە سلێمانیە لە ئاگرکردنەوە و لە تۆسی تاریخی بابانەکان کە لە سلێمانیا زیاتر ئەو گەشیان کردو هەتا لە بڕی ڕۆشنبیریش مەسەن سلێمانی شارێک بوو کە بە معنای کەلیمە ینی سەربارەوەی کە شارێکی هەنە دێرین نییە بە شارەکانی ترکو هەولێروانە بەڵام شارێک بووە پێگە و جێگەی دەستی خۆی دیاری بوو لە ئەمە چێنەتی جێ لێ وەرەگرێ دەستکەوتی ئەبات مەسەل ئەوانەی کە بیکەن هەر کەسێک بێت هەر هێزێک بێت هەر وڵاتێکی ئەفم کە ئەوەسەرەوە تەنان لە ڕاپەڕنیش سێمەی دەست پێشخەری بووە ینی دەست پێشخەریەکانی سلێمانی من پێم وایە بۆ گۆڕانکاریش دیسان و جایکتی سلێمانی دەست پێشخەریەکان بۆ گۆڕانکاری ئەم دۆخە چەقبەستووی کە ئێستا هەیە بەشێک لەو چەقبەستووی ئێستا کە هەیە من پێم خۆشەوا بڵێم ڕەنگە خەڵکیش نیگەران بێ ئەم ئێستا ئەم دەسەڵاتە سیاسی ئێستا لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی یا بەرهەمی ڕاپەڕین و ئاوەرەبوونەکە نییە چکە ئاوەرەبوون و ڕاپەڕین دوو هینی یەکجانەکراون ئەمە بەرەنجامی شەڕی ناوخۆیە ئەم دابشکاریە بەرەنجامی شەڕی ناوخۆیە شەڕی ناوخۆی کێک لای کردەوە چۆن یەکلا بووە چۆن هێزەکان دابش بوون ئەوە تا ئێستا باقیە لەبەرەوە ئەمە بەرەنج ڕاپەڕین تا شوێنە ڕۆی کە شەڕی ناوخۆ نەبوو تا شوێنە قوتی هەبوو و کاریگەری لەسەر فکر و زهن و عقلێتی خەڵگە بوو کە شەڕی ناخۆن کە شەڕی ناخۆ دەست پێ کرد ئەو عقلێتە ئەو قەناحەتە ئەو ڕوئیایی کە ڕوئیاکی میلی بوو بۆ مەسەری ڕاپەڕین من پێما بێ کەوت لە دوای ئەوە نەتیجەی شار ئەوە یەک لاکاتۆ کێ دەسەڵاتی باڵادەستە کێ بەدەستەوەیە کام شار بەدەستکێوە کام شار بەدەستکێوە نییە باش کاتە بینە سەرەوەی کە بە مەسەلەن بۆ نمونەگەر لێرەوە هەولێر و دهۆک لە هەولێر و دهۆکەوە ئێرە سلێمانی وەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین مەسەلەن ئەولی تەهمیشکردنیان بدرێت ئابڵۆقیان بدرێت چی قازانجەکە جگە لە ملت زەرەری میلەت نا بە دڵنیایەوە دابەشبوونێکی خراپ دروست بووە ئەنی خۆشببختانە خەڵکی کوردستان ئەوە تەفاومی ئەوەکەن کە ئەم دابشکاریە یاخوبڵی ئەم جۆرە لەم فەرق و ئەم غوبنە کە دروست کراوە لە بینی شارەکانە نەبووتە کەڕاهێت لە بینی شارەکانە ئەم هەر لە ئاستەمیلیەکانیە ئاسی سیاسیە مثل من بۆ نمونە پێ بڵێم وانێ ئەوەی کە ئێمە کردمان بۆ بەربوون و بۆ ئازادکردنی گیراوەکانی بادینان ڕەنگە منتیقی خوان بۆ شێوە نیان کردبێت بەرەوە ئەو دابڕانی دروست نەکردو چکە زانین ئەمە
ئەمدەنە ئەمە بۆ دابشکاریە بۆ کۆنتترۆلکردنی بچووکردنەوەی ناوچەکانە بۆ کۆنتترۆلکردنی ئامانجێکی سیاسی زیاتر لە پشتەوەیە و ڕوئایەکی میلی نەتەوەی کوردستانی لە پشتەوە نییە بۆیە نەڕۆشت کاک کەمال مەسەلم زۆر جار لە مەکتەب سیاسەکانی چێتی لە سەرکردەکانی پارتیەڵێ ئێمە ئەبێ ئەوە بزانین میلەتەکەمان ئەوە بزانێ دەوروبەرمان دەوردراوە بە دوژمن بەڕاستی من بێمەوە سەر مۆزوعی کۆپتەرەکە ئێستا یعنی هەزانی من ناتوانم ئێستا چۆن تۆ گەنجێک تێبگەێنی بڵێ کاکە کامیان دوژبنە ئێستا من چۆن قەنەعەت بە گەنجێک بێنم بڵم هەسەدە دوژبنمان مەسەلەن ئەو شەڕڤانانە دوژبنمانن بەڵام تورکیا قەیناکە وڵی حەقی خۆیەتی دژی پەکە شەڕکە یعنی بەڕاستی ئەم ئێمە لەکوێی پرۆسی نیشتیمان سازی تۆ بیرکەرە من پرسیارێک لە تۆ کەم وەکو ڕۆژنامەنووسی قسە باشە ئێمە بە کوردی ئێران و سووریا و تورکیا هەمویان ئەڵێن کاکە سەردەمی خەباتی چەک نەماوەوانە ئێمە حکوومەتمانەیە حیزبەکان چەکدانانێن حکوومەتمانەیە 30 دانە ساڵە 32 دانە ساڵە خۆیان حکومەڕانیەکەن بەڵام چەکی حیزبی دانانێن بەڵام بۆنڵین کاکە سەردەمی چەک نەماوە هێز دروستەکرێت هێزی تازەش دروستەکرێ و ئەو هێزانش کە دروستیەکان بەشێک لەوە مەسەن بۆ نمونە هێزی ڕۆژ دروست کراوە هێزی ڕۆژ لە وڵاتێکی خەڵکی وڵاتێکی ترن ڕاستە کوردن بەڵام لەژێر هەیمەنەی وڵاتێکی ترا دروستەکرێن بە ئامانجێکی بەڵام لە داهاتی وڵاتی ئەمە پێدرێ بەڵام بە خەڵکی ترەوەی نانە کاکە کاتی شۆڕژی چەکداری نەماوە بێت چەکدانێن ئەمانە من پێم وایە بەشێکە لە لغزێکی سیاسی کە نا کورد قازانجی لێ کردووە نا ئەو ئێمە تۆ بیرکەرەوە مەلا مستەفا لە چلەکانە لە بارزانەوە چێ بۆ مەهاباد بۆی کە بەشداری دروستکردنی حکوومەتی مەهابات و ئەو ئیدارە بکە کە بەشێکی زۆری لە کوردەکانی ڕۆژهەڵاتیش لەگەڵان نەبوون بەس لێرە خەڵک چۆ بەشداری کردو بەڵام ئێمە لە پاڵ دەستمانایە هێزێک دروست بووە کە هێزێکە هەموو دنیا پێرە جوانیت ئێمە چی سنووری لە داخین بۆی بیقینکێنی بەڵام فترەیە پێشوە تەعاملش لەگەڵ نەوت لە داعشەکردین لەوانی ناکڕین بازرگانی لەگەڵ داعشاکەین لەگەڵەوانە نایکەین کەواتە دێمە سەر پرسیارەکەم لە کوێ نیشتیمان سازیونەتەوە من پێم وابێ ئەگەر ئێمە لەم 30 ساڵەیە بەرەو دواوەژنین زۆر شتمانە دەستڕابردومان زۆر جوانتر بوو نانە ئێستا من جارێک بە سەرکردەیەکی یەکی لە حیزبەکان و یەکی لە سەرکردە بەکان ئەو کاتێک کە ڕاپەڕین بوو ئێوە نەخاوەنی پارەی زۆر بوون نەخاوەنی بینا و عیمارە و دەسەڵاتی زۆر بوون نەخاوەنی علاقای زۆر بوون بەڵام زۆر خۆشەویستتر بوون لە ئێستاتان ئێستا خاوەنی هەموو شتێکن بەڵام خاوەنی ئەو خۆشەویستانە دەستدا وەکو سەرە هندیەکە اینجا یەک شتی تریش کە پێم وایە ئێستا وتت و حەزم کرد لەسەکەن هەموو سەرکردەکان خۆڵێن گەندەڵی هەیە من لە هەمویانم بیستووە ئەزانی گەندەڵی لایوان چییە گەندەڵی لایوانەیە کە ئەوی تریکە نەگەوەی کە خۆیکە ئەوەی خۆی طبیعیە بۆ یەڵێ گەندەڵی ڕاستەکە بەس مەبەسی لە گەندەڵەکەی خۆی نییە مەبەسی لەوە ئەو هەتاگە بیرە نەوتێکی هەبێ طبیعیە لای چکە حەب حەقی خۆی زانێ بەڵام تۆ مەسن عەرزێکە بردووە باید نەزانم $2,000 تۆ گەندەڵیە تۆ دوو موچەتێکەوە گەندەڵێ بەڵام ئەو بیرە نوتێک بە سەر و ژێرە ببا بۆ خۆی طبیعیە بۆ ئەم ڕوئیای ئەم بۆ گەندەڵی ئەوەیە کە تۆ لەو حیسەیە زیاتر نەبێت کە ئەم بۆ دانێ ئەوەی کە خۆی بە حەقی خۆیەتی ینی بۆیە هەمیان تۆ کێت بینیوە لە تەلەڤیزیۆنەکەی خۆتانە دوێن پێ ڤیددیۆکەم بینی زۆر هین بوو یەکێ لە بەرپرسە گەورەکانی یەکێتی کاکە ئەمەکەی وڵاتە چۆن ئیدارە وابێ و هەر باشە خەڵک دەمان قوبوڵەکە من ئەزانم کە خۆی میلیاردێرە نەک میلیۆنەرە ئەی کە تۆ هەل لە شاقای تۆ چی پێ بوو ئەی ئێستا چۆن وا قسەکەی ئێستا دنیا عیمارەت هەیە کاکە تۆ لە وڵاتە چ ساڵیش لە دەستبەرداری کورسیەکەت نابی ئەی چۆن مەسەلەن ئەی گەندەڵی چییە گەندەڵی ئەوەیە کاکە کە کابرا زیاد لە حەدی خۆی لە موچەی خۆی لە پرۆژەی خۆی پۆستەکەی بەکارهێناوە غەدری لە خەڵک کردووە زەوی داگیر کردووە کۆمپانیای هەیە زیاد لە موچەیەکی بۆ هەیە بەڵام پێی وایە گەندەڵنی لەبەرەوەی خەباتی شاخی کردووە باش نەورۆس بینێ مام و ئاکرەکەینەوە باسی سەرکەوتنەکەین و ئەنی چیرۆکەکەەوە ینی کە کاوە سەرکەوتوو بە بەسەر زوحاکە و زوحا خوێن مش بەوانە ئێمە مناڵەکان مەواتێگەین ینیەوەی تازدنەوەی نوێوات دوێنێ خۆم قسم بۆ کچەکەمە کوتم ئەمە چیرۆکەکەیە بەڵام من خۆم بڕۆم پێی نییە باشە نەورۆز ڕۆژێکی ترمان پێویست نییە بۆ میلەتە بۆ ئێمە ئەتوانم بڵێم نەورۆز بەجێی خۆی ڕۆژێکی نوێ ڕۆژێکی نوێیە جگەل لەوەی کە
لە مێژووە مەسەن تەمەن ئەمە خۆ هەر کورد نییە نەتەوەکانی کەش ئەفغانیەکان هندۆ ئێرانیەکان زیاتر ئەرمەنەکان یادەکەن ئەفغانەکان بەڵام بۆ ئێمە من پێم وایە نەورۆز حقا لەم ڕۆژانە لە بەتابەتی لەم دابڕانەی ئێستا لەم دوو حکومەت دوو بەشە و هەندێک کێشە لە بینی پارتیەکێتیایەوە حقە بیرێ لەوە بکەنوانێک کە ئەم دۆخە بەرپرسیارەتێکی مێژووی گەورەکێتە سەرشانیان ئێمە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە بملبلانی چێتی و پارتی گەیشتۆتە ئێسقان شکاندن ئێسقان شکاندنە ئێستا حالێن لە حاڵتی ئێسقان شکاندنە ینی ڕاستە حکوومەت هەموو کارکتەرەکانی خۆی یەکێتی نەکێشاوەتەوە بەڵام ئەو لە جۆرێک بێمنەتی نیشانداوە و ئیش و کارەکانی بەکوی کە ئەڵێ ئەڕوات تێپەڕێ و بەشێک لەو سەردانانی کاکرێت بەشێک لەو سینناریوان یاخود لەو شانۆگەریانەی کە حتا لە سێمایی ژەکرێت بۆ نیشاندانیەوەی کە ئێمەتوانین بەبێ ئێوە مەتوانین یعنی گەشتۆ بە حەدەوەی کە بیر لە دوو ئیدارەیەکرێتەوە لە ڕێگای عێراقەوە یعنی تا بەرپرسەکانی عێراقیان ئاگادار کردوتوانێت ئەمەتوانین چی بکەین ئەگەروا بکەین لە لاشوانە بیریان لەو کردوانێت ئەگەر یەکێتی نیشتیمانی بەشدار نەبێ و وانەکە ئێمە چۆن جگاکانیان پڕکەینەوە بیر لە هەموو سینناەکان کراوەتەوە ئەو شەپۆلی ئێستای ئەو شەپۆلی ئێستای ئەو بێمنەتی ئێستای پارتی بۆن منە بەڕاشکاوی مەبەستێتی لەگەڵ یەکێتی بگاتە دەرەنجامێک یاخۆت ئەوێت زەربەی لێ بدات گەورەتر مەسەل ئەم تێگەشتە لە یەکێتەکان هەیە پێیان وایە قڵێتێک لە ناو پارتیە تا گەیشتە پارتیش دوێنش لە بەشێک لە بەیانەکەی مەکتەب سیاسیان لە قسەکانی مەکتەب سیاسی بە مەبەست بوو زەی پێکرا کەوتویانە نابێت کێشەکان بخرێتە سەرشانی یەک شەخص بەڵکو ئەمە لەگەڵ هەموو پارتیە بەڵام تێگەشتێک لای یەکێتی هەیە من مەسەلەوانی گفتوگویان لەگەڵەکەی لە بەرنامە پانۆراما و حتا ودیش مەسەلەن هەستەکەن کە ئیدی ئەمە شەڕێکی تەواو شەڕی یەکلاکەرەوەیە ئەمە دەستی پێکردۆ بەڕێزت کە لە دەرەوەی هەردوو هێزەکەیت ناتوانین بڵین شەڕێکی یەکلاکەرەوەیە چونکە ناتوانن نە پارتیە توانێت بەبێ یەکێتی ئەم ئیدارەی درێژە پێبات نەیەکێتی توانێت ئەم ئیدارێ بلێ بەدەستی بەبێ پارتی لەبەرەوە شەڕ یەکلاکەرەوە نیە شەڕ یەکلاکەرەوەیە کە لایکیان کۆتایی پێبێنن پێم وابێ ئەوە حەج لایکیان بیر لەو بکەنەوە غەڵەتن بەڵام ئەبێ بشزانی کە ئەم قۆناغی سەردەمی مام جەلال و کاک مەسعود نییە ئێستا ئەمریکاشەمان قسەی بەدەست ئەوانەوە نییە کە ئەوانە بیرێکی بیرکردنەوەکی جیاوازتریان نەبوو هەتا کۆنە مەکتەب سیاسیەکانی یەکێتی و پارتی جۆرە ئێستا لە ناو پارتی و یەکێتیاش خەریکە شتێک دروستە بێت مەکتەب سیاسی نامێنێت مەکتەب سیاسی ڕۆڵیان تەواو بێت دوو کەس بڕارەدەن سێ کەس بڕیارەدەن لە کۆی مەکتەب سیاسی و چیشان بێوانە و بەداخەوە ئەوان ئەو کارکتانێکی ئێساش هاتوون کە منەوە جگای ئەسەفە بڵێم و جگای گومانیشە هەمووانە لە ڕێگای دەستگای ئەمنیەوە هاتوون لە ڕێگای ئینێکی مەدەنیەوە نەهاتوون لە ڕێگای دەستگای ئەمنیش عقلێتی بیرکردنەوەی بۆ سیاست جۆرێکی ترە لەوەی کە مەسەن سەرکردەیەک قۆناغ بە قۆناغ پێگەی بێت و دەست و پەنجەی لەگەڵ کێشەکانە نەرم کرد بێت نا ئەوان بە تایبەتی برادرانی لای پارتی مەسەن بەداخەوەڵین ئەوە زیرانێکان من زۆر لە گلێم لە خۆیان بیستووە خۆن ڕۆڵی وەزیر نبینن ڕێگان پێ نادرێت ڕۆژ وەزیریش ببین وەکو وەزیر نین تقریبانەوە لە هەر شوێنێک کەسێکیان داناوە هەچ کەسێکیشیان بێتوانن پلەی بەرزکەنەوە پلەشی نەبێتوانێت دەسەڵاتی هەبێت بۆیە من پێم وابێ ئەم جۆرە حکومڕانیە نە بەکەڵکی تەسامحکردن و پێکەوە ژیانی حیزبیانە دێت نە بەکەڵکی کۆمەلگای ئیسلامش دێت ئەوەی بەڕێزت بە حکمی کارەکەت و ئەزبوون و تەجروبەی خۆت تێکەڵێکی باش لەگەڵ سەرکردەوەڵاکان هەیە هیچ مبادرەیەک هەیە بۆ نێوانی یەکێتی و پارتی لەم شوانە لەگەڵ یەک دوو سەرکردی عێراقی دوو سەرکردی دیاری عێراقیات دانیشتێکمانە بوو باسییان لەوە کرد کە هینیان بینیەوە کاک مەسعودیان بینی و مبادرەیان کردووە و بیستم کە مبادرێکی کاگنی چیروانیشە بووە و خەڵکی کەژ مبادرەی کردووە ئەمریکیەکان بە
بە خەستی ئیشان لەسەرەوە کردووتیانە ئەم دۆخە بەم شێوە تێناپەڕێ پێویستان بەوەیە کە پێکەوە بن هیچ نەبێت ینی بەسیترین شت کە داوای لەکوتیانەمە چەند ساڵە هاوکاریتانەکەین بۆی هێزی پێشمەگەل بەیەکەوە نزیکەنوانێ و شتێکی تر کە داوای لەکەن مەسەلی هەڵبژاردنە کە هەڵبژاردنکرێن بەڵام ئەم دۆخە نەدۆخی ئەوەیە کە هێزی پێشمەگەی یەخرێتەوە نەدۆخی ئەوەیە کە هەڵبژاردنیش کرێ نەدۆخی ئەوەشە کە بەم عقلێتوانە تەعامل لەگەڵ لێکا بکەن ئەوەی سەرکردە عێراقیەکان چیان مەسەلەن بەتەوە ئەو سەرکردە عێراقیەکان وتیان ئێمە کاک مەسعودمان بینی و پێمان گوتون وتیانە بۆ لەگەڵ کوڕەکانی مامجالە کێشەتان دروست کردو ئێوە پێکەوە بوون و تاریخێکتانێ کاک مەسعود دیارە گلەی کردو و تێتی کوڕەکانی کاک مامجلال ئەگەر ڕێکەوتن کاکەین لە ڕێکەوتنەکان لێنە دەرەوانێ و پەشیمانە بنەوە تەقدیری ئەو خاڵانەی کە ئێمە لە ڕێکەوتنەکایکەین پەیوەست نابن پێیەوە قسێکی کاکەمالەڵێن کاک مەسعودیش مەسەل بە حکمی تەمەنەکەیەوە هەندێک جار بەغەڵەتی ئەگەیەندرێ و مەسەل خۆی ڕەنگە ئەوتکاریەی نەبێ ئەمە ڕاستی تێدایە وەڵاهی من لە سال لە کاک مەسعود نزیک نیم نازانم بەڵام کاک مەسعود تاکوێستا خاوەنی بڕیاری ناو پارتی دموکراتی کوردستانە بەڵام پێم وابێ زۆردان لە کاروباری حکوومەت کەمەکات چکە ئەوەی کە من بیستم کاتی خۆی کاقوبادی بینیوە هەر تۆڕە بۆ تێتی بەیانی دوو بەیانی بانکتانەکەمەوتان بێکۆ یا دانیشیانوتان لە ئابم بۆ شێوەیە تۆڕە بۆ لەگەڵیانە بەڵام ئەوەیشی کردو نەدانیشتەکەش بوو تا ئێساش بەردەوامە باشە ئەی مەسەلەن ئەوان گلەکانی لای خۆیان نبینن مەسەلەن پارتی دموکراتی کوردستان ئێستا بۆ نمونە باسی مەکتەب سیاسی کۆنەکان کرد بەڕێز فازڵ میرانی لە ماوەی ڕابردوو دیمانەیەکی بوو دوای دوو ڕۆژوتی قسەکانم بە هەڵە جاوی ئەوەی چێکە لەو بەڵگانەی کە مەکتەب سیاسەکانی پارتی و یەکێتی ئێستا بۆیە بێدەنگن چکە قسە بکەن بە ئاڕاستی نەبێت یا بێ پەشیمان بنوێنە زەریبەکەیدەن لەبەر قسە ناکەن جاران مەکتەب سیاسەکان بەردەوام سەر تەلەڤیزیۆن ئێستا مەکتەب سیاسەکان قسە ناکەن جاران مەکتەب سیاسەکان ڕێیان هەبوو لە سەردەمی مامجلالە بۆ نمونێ کرد بە بێنوانە کاتی خۆی مامجال پێشنیارەکە بۆ دوو کەس دەڵێ شامکەن بە مدیری مەتار یەکی شامکەن بە بەرپرسی گومرگ لە فلان شوێن ئەو کاتە کاک عوسمانی حاجی مەحمودی نەبێ ئەڵێ وەڵام مامجال ئەوە باش نییە ئەڵێ بۆ ئەڵێ ئەویان کەسیش کەمانداناوە کە باشترە و ئەویشان کەسی کەمانداناوە باشترە لەدەی خۆتان باشترە زانن ئەمجار زەخت ناکەلەوە بەڵام ئێستا کەوتی فلان کەسە بێ فلان شت بێ تەواو ئەبێ بانی هەڵسێ لە خۆ کەسەکەی ترێبێلاچ بێ و چ بێتە جێگای هیچ مناقەشە ناکرێت لەسەر شتانە لەبەرەوە ئەم عەقڵێتی ئێستای حکومڕانی و دابەزیوە بۆ سەر حیزبایەتی و حیزبایەتی بۆ حکومڕانی من پێم وابێت دوورە لە مەفاهیمی دیموکراتی دوورە لەوەی کە پێکەوە ژیان دروستکە دوورە لەوەی کە لێبوردەیی دروستکە دوورە لەوەی کە بتوانێت جا ئەگەر دوو حیزبی سیاسی کە 30 ساڵە شەریکن بێ کۆ نەتوان تەبابن ئەبێت چۆن لەگەڵ کۆمەلگاکە تەبابن قوربەسەرەکە بۆ کۆمەلگاکە هەنگاوانین من پێم وابێ بەرەو ئەگەر چارەسەری ئەم کێشانە نەکەن بەرەو ئەوە هەنگاوانین هەرێمی کوردستان ئەگەری دابەشبوونی هەیە و ئەوەی کە ئەمریکا ڕێگادایان نە ئەمریکاش خۆ چییە کە ئەمریکا پیان گوتون ئەم جارەکە هاتوون وەفدی باڵاوتیان ئێمە زۆر ماندوو بن بێەوە زۆرمان خەرجی کردو لە سەران بەڵام ئێوە گوێمان لێ ناگرن دیارە ئەوە بێت چارەنووسی خۆتان نەتیجەکەی قبول بکەن ئەوە چەند جارێک هۆشداری دراوە بە پارتی و بەیەکێتی کەوانە بەرپرسی یەکەمن لە ئیدارەدانی هەرێمی کوردستان بم شێت تەعاملیان لەگەڵا کراوە بەم شێش پیان گوتراوە بەڵام ئێستا مەسەن بۆ مەسەلەی غازی کۆرمۆڕەیە ئەگەر ئەوە کە باشکرا مەسەن کاک قوباد لە عینەکەڵێ لە دیداری سیمانیاڵێ ئێمە گرنگ نییە بۆمان کێنەوتە فرۆشی گرنگەمان کێ پارەی زیای پێپیاکات داهاتەکەی وە کێ بە شەفافانەی فرۆشێت ئێمە قسێکی وازەحە یعنی کەواتە ئێمە بە $90 کەمتر نەوتە فرۆشین عێراق باشتری فرۆشێ داهات لە عێراقیش ئاهینترا سەدەوەنی سلێمانی سەدەوەی هەرێمی کوردستان لە بەغا و لە عێراقا گەندەڵی هەیە بەڵام داهاتی نوت شەفافە داهاتەکەی شەفافە لە خەرجکردنا شەفافنی ئێمە نەداهات شەفافە نەخەرجەکەشی شەفافە غازەکە بە چۆمانە گەێنێت غازەکە موسیبەتێکی گەورەیە موسیبەتێکی گەورەیە لەبەری لە من لە دیداری هەولێر لە داریوێ ڕوودا و بەشدار بووم لە چەند گروپ چاتێکی بچووکە کە بۆ میدیانە بوو جەختی دنیاکەنەوە لەسەرەوەی کە ئەڵێن ئێمە لە 5 ساڵی ئایندا تاقی غازی کوردستانمانەوێت وەکو بەدیلێک لە بەدیلی تاقی ڕووسی و ئەو جەختکردنێکی ئاسایی نییە ئەیانەی لە ماوەی 5 ساڵە تاقی توانای بەرهەمێنانی غاز لە هەرێمی کوردستان کە زیاتر کۆرمۆرە
تاقین تاجەکەی بەرزکەنەوە و بەشێکی بۆ هەرێمی کوردستان و عێراقی دابیکەن و بەشەکەی تری لە ڕێگای بۆریە بێتە تورکیاکەی توانای ئەوەی هەیە توانای هەیە بەڵام تویکێتی نیشتمانی کوردستان تا ئێستا ڕازی نییە لە ضمنی ئەوەی کەیکێتی نیشتمانی کوردستان ڕازی نییە کۆمەڵی وڵاتی تیژەیە ئەویان پێخۆش نییە. کەواتە من لێرە میوانێکم هەبوو باسی ئەوەی کرد کە هەموو ئەو قەیران و کێشانە بۆ ئەوەیە یەکێتی ناچارکەن ڕازی بێ بەو غازە ئەمە بابەتێکی ڕەنگە بەشێک بێ لە قەیرانەکان بەشێک بێ لەوە بەڵام هەمووی نییە منانە هەمووی نییە چکە خودی مامەڵەکردنیش لەگەڵ خۆمە خەڵکی شەرقین و ئینسانی نەزانین جۆری مامەڵەکردنەکان واکە کە ڕەنگە من توانم شتێک لە تۆ وەرگرم بە زمانێکی شیرین بەڵام بە زمانێکی ڕەش ناتوانم لێت وەرگرم خودی مامەڵەکردنەکە لەگەڵ هەرێمی لەگەڵ ئەم بەشەی ئیداری سلێمانیا مامەڵێکی تەندروست نییە. بۆ ئەوەی کە ئەوە نەبێتە نەهامەتیەکی تر ئێستا لە هەر کەس بپرسی ڕقی لەونەوە تەشەکەی کاتە زۆپای ماڵەکەی زستان ڕێشتا لە سا هەفتای خەڵک نوتی بەر نەکەوتەوە ئەزانی ئێستا نەوت لای ئێمە ببات لای هەژارەکان مەسەن مناڵێم ئەوانەی کە ئەم سەرمای زستانە ئەلەرزین و ڕقەبوونەوە لە سەرما ئەزانی بەڕاستی نەهابەتە ڕەنگەی بە بڵێن مەعاش بۆ دابینەکەین و بەڵام ئەوە نبینەوە زانێ مناڵەکەی سەرمایەتی بۆی غازیش نەبێ بەو دەردە نەڕوایانی بە زۆر بە سادەی بێڵێ بەڕاستی بێ ڕێگا ڕاستەکرد عراقە یان چیانی جارێ من پێم وایە کۆمەڵێک کێشە لە بەرامبەر هەرێمی کوردستان لەبەر فرۆشتنی نەوت ماوەتەوە کۆمەڵی بڕیاری دادگای فیدرالی هەیە تا ئێستامانێک لا نەبووتەوە ئەو جۆرێک چاو نوقانێک هەیە لە ئێستا لە ئاستیا بەڵام ڕەنگە نەتوانن تا سەرەوە بێت بە تایبەتی بۆ مەسلەی غازەکە بە دڵنیاییەوە ناهێڵن عێراق بۆ شوێ بڕوات بۆ شوەی کە نەوتەکە براوە و ئێستا دۆخەکە لەگەڵ عێراقا هەرێمی کوردستان هاوسەنگیەکە گۆڕاوە هاوسەنگی بەلای عێراقە کەوتێتەوە نەک بەلای هەرێمی کوردستانە چکە دووسێ شت هەیە کەوای کردو یەکەمیانەوەی کە ئێمە نەمانتوانی سوود وەرگین لەو تاقی کە هەمان بوو لە بەردەستمانە بیفرۆشین و بە شێوەیەکی شەفاف کۆمەلگاکەمان بکەینە پشتیوانی ئەم پرۆژەیە و ئێمە فەشەلمان هێنا فەشلێکی گەورەمان هێنا لە مەسلەی ئابووری سربەخۆ کە کاتی خۆی من لەگەڵ وەزیری سامانە سروشەکان قسەمان کرد دەیگوت چەند بەرامبەری ئەو پارەی کە لە عێراقەوە بۆمان دێ ماتوانین پارە بەدەست بێنین ئێتە بۆچی بگەڕێنەوە بۆ لای عێراق ئێستا دەرکەوت کە ئێمە ناتوانین ئەو بکەین ئەوە بەشێکی تر لە هەمان کاتیشا ئەو کێشانەی کە کێشەی دەستورین تا ئێستا یەکلا نەبووتەوە و ئەگەری یەکلابوونەوەشی ئەگەری زۆرە بە قازانجی عێراق بێنێک بە قازانجی هەرێمی کوردستان بێ ئەتوانرێت لەو ڕێگەیەوە مەسەلەن هەرێمی کوردستان پشقایبێک بۆ خۆی ئەگەر هەرێمی کوردستان پێکەوە ئەنبرین هەرێمی کوردستان لاەنە سیاسەکان پێکەوانێ داکۆکی لە حسەی هەرێمی کوردستان بکەن من پێم وایە بە باشترین فرسەدەوەیە کە پێکەوە داکۆکی لە حیسەی هەرێمی کوردستان بکەن بە شێوەیەکی شەفاف بخرێتە سندوقێکەوە و سندوقا نەک چەند کەسێک لی ئاگادار بێ پەرلەمانی کوردستان لی ئاگادار بێ ئەواتوانێت ڕێ هەر دیداری سلێمانی بوو ئەگەر بیرت بێت ڕێز نەچیروان بارزانی وتی ئێمە هەنگاوێکمان ناوە بۆ ئابووری سربەخۆنەوە تەفرۆشین و ئەمە ناگەڕێنەوە دواوە 2000 ئەگەر هەڵەنم 16 جاڵاگەر ئەو قسانە چینە سەر قسانە کاکزانە زۆر لە سەرمانە کاتی خۆی وتیان کاک عێراق ئیفلاسی کردووە ئێستا صاحبی 130 میلیارد ئەم جاریان لە دیداری سلێمانی وتی بەڵێ ئێمە بێ یاسای نەوت و غازە بێ و لەگەڵ عێراقا ڕێکەوین و ڕێگە ڕاستەکە ڕێگا ڕاستەکەوە پێت وایە ئەمە ڕوئیای پارتی دموکراتی کوردستان بێ یاخودی شەخص تا ئێستا ئەمە ڕوئیای بەشێکی ڕەنگە پارتی بێت یا بەشێک لە کادرە ئەکادیمیستوانەی پارتی بێ بەڵام ئێشتا نەبووتە ڕوئیا لەبەرەوەی کە مەسلەی نەوت مەساڵحێکی گەوری پێوە ڕابط کراوە مەساڵحی عایلی پێوە ڕابط کراوە بۆیە ئاسان دەستبەرداری نابن ئیلاگەر گوشارێکی نێودەوڵەتی گوشارێکی ئەقلیمی دروست نەبێت ئەو گوشارە نێودەوڵەتیانە ئەکرێت من پێم وایە بەڕێوەیە ینی لە نەسیحەت و ئامۆژگاریەوە ئەگۆڕێت بڵێ لە نەسیحەت و ئامۆژگاری و لە قسە دەرەچێت چکە تاکو ئێستا من بەشێکین لە عێراق و عێراق ئەتوانێت کۆمەڵێک بڕیار بات ئەتوانێت اتفاق ئەمە ڕێگاکەمان تورکیا ئەتوانێت لە ڕێگای تورکیاوان هەرە و چۆن پارە و ئینی ئێمە کوێتە بەردەستی ژمێریانە تورکیەکان و ژمێرە تورکیانەکان بە عێراق ڕێنەوە چەندیان فرۆشتووە و چیان نەفرۆشتووە ڕەنگە ئەتوان و لەوەش خەتەرتر ئێمە گەر وا بەستە نەبین بە بڕیارەکانەوە ئەگەری هەیە تووشی دادگایی و لێپرسینی گەورەش بن بە پرسەکان
ئەکاتەوە ئاستاش ڕەنگە بکاتەوە ئاستاش بخرێنە بلاک لیستی شۆ مەسەڵەن هەتا ئەو ڕادەیە یان بە دیویی تر ئەو پرسیارە بکەین مەسەڵەن باەکیشیان هێزما بۆ نەرێ مەسەڵەن دۆخێک دروستە بێت مەسەڵەن وەکو ئەوەی کە هەم هێزێکی نوێیان بەر لە ڕێگەی هەڵبژاردن ئەمە ڕەنگە گەشتبینی نەبێت ڕەشببینی بێت هەرێمی کوردستان بە هێزی ناوخۆ لە ئێستاە گۆڕانکاری زۆر گەورە دروست ناکات ئەزانی بۆ لەبەری دەسەڵات لە پەرلەمان نییە ئێمە حکوومەتێکی ظڵمان هەیە حکوومەتی سێبەرمان هەیە دەولە ئەمیقە هەیە بڕیار لەوێ درێ بڕیار لە پەرلەمان نادرێ ڕاستە ئەمە دەسەڵاتێکی پەرلەمانین و بەڵام دەسەڵات لەوێ نییە لە عێراقیشە تا ڕادێک وایە بەڵام لە عێراق مؤسساتەکانیان هینترن ئاکتیفتر مثل مؤسساتی پەرلەمانیان ئاکتیفە دادگایان ئاکتیفترە هەر لەسەر قسەی جەنابەت کاکەمال مەسەڵەن یاسین تەها کاک یاسین نووسیوێتی ئەڵێ 2007 داوایان لە یەکێتی و پارتی کرد لە هەرێمی کوردستان کرد هێزیان نار بۆ نێوانی شیعە و سونە لە جادریە هێزە بوو مەسەڵەن ئێستاش مەسەڵەن خەتێکی گەورە مەسەڵەن سەیتەرە ئەکرادی پێوەکانی سکرتارێتی لێ بوو ئەڵێ ئێستا ئەوان دێن لێرە ناوبژیوانی ئێمە بەڵێ سەماوەیەکە لێرم بۆ ناوبژیوانی ئاگام لێ چی ناو لێ بنێ نا بە دڵنیایی ئێمە کێرفی یا بڵانسی کورد هاتە خوارەوە بەشێکیشی پەیوەندی بەم کێشانی ناوخۆی خۆمانەوەیە چکە ئەنی ئەوانی سیاستمان لەگەڵاکەن خۆ ڕاستە ئێمە بەشێکین لە عێراق بەڵام تا ئێستا لایەنە سیاسیەکان هەتا چۆن ناو شیعەکانە کێشە ململانەیە ناو سونەکانی ناو کوردایە لەگەڵ ئێمەشان ململانەی کێشانی ئەوە پێیان خۆش ئێمە زعیفتر بین لە ئێستامان بۆی کە بتوان تەحەکوم بەسەر ئەقرێت و بەسەر داهات و بەسەر ئەم وڵاتەوە بکەن ئێستا ئێمان باشکرای بینن کاک بافڵ بەجیاچێت کاک مسوور بەجیاچێت کاک فلان بەجیاچێت ئێوە نەزان کەمە دابەشبوونێکی گەورەیە مەسەن پێشان ئەڵێن خۆزگە ئەم بڕیارەمان ئەم دانیشتمان پێکەوە ئەوانیشمان لەگەڵا بواە هەندێک جاروەشیان پێگوتون بەڵام لە نەتیجا ئەوان پێخۆشە کە بەم شێوەیە بێت بۆیە من پێم وانییە کە غێری خۆمان دۆستێکی وهامان هەبێت کە بتوانێت ئەومان خادەسەر ئەو ڕاست نەتیجەی کۆتایی گفتوگۆکەمان بە پرسیاری ئەوە دەست پێ بکەمەوە ئێمە کە سوودمان لەو هەموو ڕابردووە تاڵ و شیرینەوە نەگرت پێت وایە تەجروبەیەکی تاڵ چاوەڕێمانە جارێ ئەگەر نەژین تەجروبێکی تاڵ چاوەڕێی ئێماکە ئەتوانین بڵین ئێمە لە خلالی 32 ساڵی ڕابردوو ئەمانتوانی زۆر کاری گەورە بکەین ئەمانتوانی لە پێگەیاندنی گەنجمان لە پێگەیاندنی لە بەبیرکردنەوەیکی جوانتر باشتر و ئەمانتوانی مەسەن کۆمەلگاکەمان وە بخێنە سەر ئاستێک ئەو ئینتیمایی کە لە ڕاپەڕینە هەبوو بۆ نیشتیمان و بۆ سیاست و بۆ حیزبەتی لە ئێستا چەند بەرابەر بۆیان نەک ئێستا چەند بەرامبەر تەنێک بوو بێت کە ئەممان نەکردو ئەمە دیارە ئەمە خۆمان زەرێکی گۆرەمان لە خۆمان ناوە زەرێکمان لە کۆمەلگایەوە هەر هێزێکی تر لە دوای ئەم هێزانەوە بێتە سەر دە ساڵەوێ تاکو ئەم خەڵکە ڕاست دەکاتەوە قەنەعەتی پێ دروستەکە کابێ کۆمەلگا بەم شێوە بە ئاڕاستە بکرێ و لە هەمووانشی خەتەرترەوەیە کە هەر دەسەڵاتێک گەل و خەڵکی لەگەڵان نەبێت چارەنووسی باش چاوەڕێ ناکە زۆر سپاس گفتوگۆکەمان ڕاشکا و ئازاد بوو زۆر بەڕێز کاک کەمال ڕەوف نووسەر و ڕۆژنامە سوپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامامان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە خواتان